باشە سڵاو و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک دەمێکە لە خزمەتانانی بەوە ئێوارەیە هاتمە خزمەتی ئێوەی خۆشەویست باشە هەمووتان بێ بەڕێزان بە هەموو بەڕێزان کۆبوونەوە و کاتە ئەکەینە ناو قسە باسەکان بە ڕێزانی ئارام ئەحمەد والله هەمووتان بەخێر بن عەزیزان بەخێر بن سەر چاوی مناتن بەخێر بێن باشە چەند دقیقەیەکەوە سین هەتا هەموو بەڕێزان کۆبنەوە قرار بوو سعاتی 9 لایڤەکە بکەم بەڵام بە حکمی ئەوەی کە هەندێک برادوتیان سعاتی 9 یاری ناسانم فی کڵانکۆ ئەوانەیە لەبەرەوە کە لایڤەکەم خستە سعاتی 8 و ئێستا لە خزمەتان نابم بۆ لایڤەکە باوەش داخم ئاوا تۆزە سپۆرت و شتم کاکە خۆ ناکرێت ئاوا بەڕاستی ناکرێت کاکە بەخێر بێن سەر چاوەکانی من ڕۆڵی نازانم بەخۆ تەواو بێعیبە سپۆرتم بەڕێزە کابرایەکی سپۆرتم یان دێتخوا باشە ئەمشەو بۆ کۆمەڵێ باس لە خزمەتی ئێوە عەزیزان و خۆشەویستان ئابم لە پۆستاڵەکەی پاڤڵۆ دەست پێکەم کە دەموچاوی خۆی ڕێک لە پۆستاڵە چێ لەوێەوە قسەی من هەمیشە خۆتان نەزانن چۆنە لە جێی سندان قوزەڵ قورتە و هەمیشە من وەڵامەکانی خۆم ئاوا جددی واقعی ئەدەمەوە و ئەم شەو بەحسەکانمان خۆشە بێ لە ڕاستیە جگە لە مەسەلەی پاڤڵ تاڵەبانی ئەوانە ئەبوو ناویشیە کابرای پۆستاڵ لەسەر هینش قساکەم لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان لەسەر ئەو دکتۆر عەبدولواحید لەسەر ئەوانش کە کۆمەڵی قسە باسی کردو و بزەجەیەک بوو لە سۆشیال میدیایە قسەشم لەسەر ناکرد لەبەرەوەی کە کۆمەڵێ لەو ئیسلامیە سەلەفیە ئیرهابیانە واتە سەلەفی ئیرهابی زۆر سوکاتیان پێکردن لەبەرەوەی تەنها یەک کۆمنتێکم نووسی بوو لەسەرەوە منیش ناڵم شت بەسەریان تێپەڕێ و قسە باسەکانی خۆم ئەکەم هەمووتان بەخێر بن خۆشەویستانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەکتانەیە هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیایە هەن ساخ و سەلامەت بن لەگەڵم بن خۆشەویستانی بن هیوادارم کە زۆر باش بێ ئەوە چی ئەمە هیچ نییە خۆشەویستان ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەمەی کە پێڵێن سەرکردایەتی هەرێم و نازانم مالم بابەتانە پاڤڵش لەوێ بووە لە ناو کۆبوونەوەکەیە پاڤڵ پێچێ مامە حەشیشی لێبێ بە نێچێوێن بازانی ئەڵێ ویستویانە ترۆرم کرد بە قەناس ئەوی ژەڵێک چیە چووە ناوی ئەژی ئەمینی یاوە باشە واتە ئەژی ئەمین ئەیەوێ بمکوژێت طبعاً ئەم کابرایە بۆ خۆی تۆقیوە لە ڕاستیە ئەمەیش هەم بۆ نێچیر و هەم بۆ ئەمریشیەکان و هەم بۆ بریتانیەکان قورسە تۆ تۆهمەیەشی ئاوا گەورە بپێچیتەوە ئەبێ بیسەلمێنی لە ڕاستیە خۆ ناکرێت هەر لە خۆ قسە فڕێ بدەیت هەر لە دوای ئەو قسانەی کە لەوێ کردوێتی کە هاتەوە زانی کە چ بەڕێیەشی بە ئاوایەوە لە تیڤە قڵخنەکەی خۆیانەوە کورساتە چییە وتی نا مەسەلەکەوانە بوو هەندێک هین بووە هەندێک چاودێریمان کراوە ئارم بابەتانە ئەوەشی تاوان هەدرۆکە چاودێریش نەکراوە لە ڕاستیە ئەمە هەمان بەزمی ژەهر خواردوکردنەکەی ساڵە بەر لە ئێسەیە کە ئەیوت وەڵام من ژەهر خواردو کراوم و وام لێکراوە هەمووشی درۆ بوو بەڕاستی ئەم ساختە چییە ئەمە کوڕی هێرۆیە خۆشەویستان جا هێرۆ هەتا خوا ئاوا ڕسوا و تڕۆی کرد بەس خەریکی درۆکردن فیتنەیی ئینسان کوشتن ساختەکاری بوو لە حەقیقەت جا ئەم فریمانەی ئەم پاڤڵە شێتە کە دەرمان خوار کراوە من ڕۆژێ وەڵا کاکە ژیان ویسیانە بمکوژن و ئەلەم بابەتانە هەمووی قسەی قۆڕ و قسەی نا لەبارە لە حەقیقەتە هەمووی ئەوە باس داین
پاشان من نازانم ئەم پاڤڵی جەلال تاڵەبانیە یا پاڤڵی برای مەحمەوە بۆچی لەم ئەژی ئەمینە تۆقیوە بۆچی ئەم ئینسانە شەوانە ناتوانێت بە ئیستاحەت بخەوێت بۆچی ناتوانێت خەو بچێتە چاوەکانی لە ترسی ئەم ئەژی ئەمینە من لەمە حاڵی نابم لە ڕاستیە ئەگەر تۆ سێری مەسەرەن سایکۆلۆژیان سێری ڕوخسار و جوڵە و قسەکردن و تووڕەبوونەکانی بکەی کاتێ تیڤی ڕوودا و قسەی لەگەڵاکە وە پرسیێسەر ئەژی ئەمین لەیەکە یەکسەر ئەزانی کە ئەم کابرایە چه هیستریایەکی هەیە بەرامبەر بە ئەژی ئەمین هەر لەو کاتەیە ئاگای لە هیچ شتێک نامێنێ ئەوەی کە بەدەمیاوێ هەروە ئەی خاتە ڕوو لە دەمێکێتە خوارەوە ئەیڵێ بەبێ ئەوەی کە هیچ هەست بە هیچ ئەخلاقیەتێک بکە ئەم بەشەرە ئەگەر سێریکەی ئەزانی کە ئەمە چەندە ڕق و نەفرەتی هەیە لە ئەژی ئەمین وە بۆچی ئەبێ ئەم ترسە یا ئەم ناوە وەکو ڕوومانەیەک وا بێکە لە دەمی پاڤڵا بتەقێتەوە و ئەوەندە تووشی هیستریا بێکە لێپرسن هەموو شتان بیرتانێت خۆشەویستان ئەمە بزانم ئەیدۆزمەوە دەقیقەیەک عەزیزانی من ئەمە دەستگای زانیاری باشترین بەرپرسی هەیە ئێستا باشترین بەرپرسی هەیە ئێستا ئەمە دەستگای زانیاری باشترین بەرپرسی هەیە ئێستا ئەژی ئەمین دەستگای زانیاری باشترین بەرپرسی هەیە ئێستا ئەژی ئەمین بەرپرسی بەڵێ سەلمان نا ئەژی ئەمین سەلمان بەڵێ چیتان هەیە بزانم ئەوە چ پۆستێکی هەیە ئێستا لە دێژێتی لە چ پۆستی نییە سەلمان ڕۆیشتووە و سەلمان ئێستا وا بزانم لە ناو پارتیە لێرەیە لە هەولێرە دەستگای زانیاری باشترین بەرپرسی هەیە ئێستا ئەمە سەلمان ئێستا وا بزانم لە ناو پارتیە لێرەیە لە هەولێرە برادرانی پارتی حەقە زوو نەسیحەتی کرد من وەختی خۆی کۆن بە پۆستاڵەکانم نەسیحەت نەکرد ئەمە ئەخلاقی کوڕەکەی هێرە و کوڕەکەی برای مەحمەد ئەمە ئەخلاق و ئەتوارەکەیەتی باشە خۆشەویستە لە کاتێکا لە سەردەمی کودەتاکەیە ئەیوت ئەژی ئەمین باشترین سەرۆکی دەستگای زانیاریە ئێستا ئاوا قساکات واتە داوا لە پارتیەکە تەمەی بکە چونکە ئەم خۆی بە پۆستاڵ تەمەی کردووە باشە ئادەی جارە تۆ خۆت پاڤڵ دەموچاوی خۆت ڕێک لە پۆستاڵەچێت تۆ چیت تا خەڵک بە پۆستاڵ نەسیحەتکەی بەڕاستی یا بە پۆستاڵ تەمەی بکەیت تۆ چیت تۆ ئەسڵەن ئەوس کە لە سەرت ئامنەس ئەی سەرواوێکی تێە تاوەکو خەڵک نەسیحەتکەی یا خەڵک ئەو بکەی تۆ چی ئەزانی یا خەڵک گەمژەی نەزان تۆ چی ئەزانی بەڕاستی هەی بەتاڵ و هەتاڵ تۆ چی ئەزانی تۆ پێت خۆش بێ یا پێت ناخۆش بێ ئەژی ئەمین سەرۆکی دەستگای زانیاریەکەتە و بەڕاستی پارتیژ نییە و تۆی بەتاڵ شانازی پێوە کرد و خۆت هەموو شتەکانت جێبەجێ کرد و خۆت پاڕایتەوە لە بنەماڵەی بازانی و لە نێچین و مەسوول و ئەوانەکە بیکەن بە سەرۆکی دەستگای زانیاری هەمومان بیرمانە خۆ ساڵت تێپەڕیوە ئێستا کە حسابی بۆ نەکردووی ئێستا کە بەجێ هێشتووی ئێستا کە حسابی تەڕەتورێکی بۆ نەکردووی ئێستا کە سەدان کەس لە دەستگاکەتی بردووە بۆ هەولێر ئیتر ئەمەیە تووشی نەخۆشی کردووی لە حەقیقەتە پاڤڵی جەلال تاڵەبانی یا پاڤڵەکەی بلێ ئەحاوەش ئەمەیە تووشی هێستری کردووی من وایە بینمەوە کە ئەم ئەژی ئەمینە نەقیزەیەکی زۆر باشی کردووە بە پاشەڵتا ئێسش کە ناوی ئەژی ئەمینیەت حاڵەتی زێنی بە هەر چوار دەورە لە قەدەی هەر وەکو گوێدرێژ ئەمە ڕاستەکە دیارە ئەم نەقیزەیە ڕاستیەکەی زۆر ئازاریاوی و خوێنی لە پاشەڵی هێناوە و ژانەکەی چۆدە دڵێ و هەمیشە بە سوێ ئەم برینە ئەکولێتەوە بۆیە ئەم هەموو ڕقەتەیە و بۆیە ئەو قسەیەکەیت و ئەم قسەیش بە هەر کەسێکی ترێ بووتایە من هەر ئەم قسانە مەکە کە ئێساییکەم باشە یعنی هیچ جیاوازیە نایە بۆ من چونکە تۆ
خۆت بە زۆر خۆ ناوناوە سەرۆکی یەکێتی ئایا بەڕاستی تۆ شەرمەزاری نین بۆ کۆمەڵگای کوردی؟ ئایا هەر بەڕاستی تۆ کابرایەکی بوونی تۆ بەڕاستی لە سێمانی و لەو دەفەرەیە هەر بەڕاستی ڕسوایی نییە؟ ئەگەر ئەم یەکێتی نانیشتیمانی ئێستا زەڕێک پیاوێتیا بێ بەڕاستی ئەوە قبوڵ ناکە لە پاڤڵی جەلال تاڵەبانی، چونکە ئەم زمانە زمانێکی شەلاتیانەیە بە مانای کەلیمە، زمانێکی سەسەریانەیە، هیچ چەقۆکێشێ ئەگەر پێسی ڕوخساری لە چەرمی پێڵاوی ئیتالی ئەستوتر نەبێ بەڕاستی لە ڕووی نایە قسەی ئاوا بخاتە سەر زمانی وە قسەی ئاوا بکات. لەبەرەوە ئاوایە. جا ئەوە هێرۆی دایکیشی هەروە بوو، هەر لە خۆ قسەی دەرەپەڕان ڕۆژێک چوو ناو کۆبوونەوەیەکەوە لە هەڵبژاردنەکان هاوت هەمووتان بە قوربانی مان بن، کورە تۆیش و باوکیشت و مامیشت و پاڤێڵ و قوبادیش بە قوربانی قۆنەرەی ئەو خەڵکە بن کە لەو سەجادەیەیە مەزەهەبتان دژەکەن. ئێوە چین کۆمەڵە میکرۆب و ئایدز لە باشووری کوردستانە بەڕاستی. ئێوە چ دەعبایەکن ئەسڵەن؟ چێن ئێوە؟ پاڤڵی جەلال تاڵەبانی کۆمەڵی ئینسانی ڕسووە کە من دڵنیام لەوە کە ئەم پاڤڵە حسابی ئەو پۆساڵیان بۆ ناکە، چونکە ئەگەر ئێوە پیاوتان تیابێ ئەوە قبوڵ ناکەن لە حەقیقەتە کە ئاوا قسە بکات. ئەوە بەتەنها لەگەڵ ئەژی ئەمینی نییە، بەڵکو لەگەڵ هەموو سەرانی یەکێتیەتی، لەگەڵ مەلا بەختیارێتی، لەگەڵ مەحموود سەنگاویەتی، لەگەڵ هەموو ئەوانەیەتی ئەڵێ ئەمانە هەموویان پۆستاڵی منن. باشە جا ئەگەر قبوڵی ئەکەن کە ئێوە هەمووتان پۆستاڵی پاڤڵی برای مەحمەون ئەوە پیرۆستان بێ، مەحموود سەنگاویەکان و فڵان و فیسارەکان و تەڕە ماشەکان بڕۆن هەمووتان بۆدا هەر پۆستاڵ بن چاتان دەرەها بەڕاستی. ئەومانەکەی هەرەوەیە. ئەگەر ئێوە سەرانی یەکێتی ئەنجومەنی سەرکردایەتی و نازانم چی یەکێتی ئەگەر ئێوە بەڕاستی پۆستاڵ لە دەمتانانیە ئەبێ لە بەرامبەر ئەم قسانەیە هەڵوێستان هەبێ. جا ئەگەر پۆستاڵ لە دەمتانایە ئەوە مشکلە نییە، نقەتان لێوە نەیە بەڕاستی، نقەتان لێوە نەیە هەر پۆستاڵ بجاون بۆ خۆتان یاخوا داوەشێن لە ڕاستیە. باشە یەکێتی نیشتیمانی سەردەمانەیە شەڕی ئێران یەکرد، شەڕی عێراق یەکرد، شەڕی هەموو بەڕێی جووتیەکرد بە تەنها خۆی ئەو یەکێتیە. باشە ئێستا بە هەمووتان شەڕی دەرمانخۆرێکی بۆ پاڤڵتان پێ ناکرێکە لە کۆڵانەکانی لەندەن و بەریتانیا لە حرەسی بە دیسکۆ و باڕەکان بوو لەوێ خەڵکی چەقۆ کێشی و لاتولێتی بوو. باشە ئێستا ئەوەشتان پێ ناکرێت لە حەقیقەتایەوە. باشە ئەو پیاوە نین بەڕاستی. باشە من لێرەوە بە هەموو سەرانی یەکێتی ئەڵێم، بە مستەفا چاوڕەشەکانیش ئەڵێم، بە حاکم قارەکانیش ئەڵێم، بە فڵان و فیسارەکانی ئەڵێم، ئەگەر لە بەرامبەر ئەم قسە قۆڕ و قسە پوچەی پاڤڵە هەڵوێستان نەبێ ئەوە تەواوی 124 ئەندامی ئەنجومەنەکە و تەواوی مەکتەب سیاسیەکان و ئەو شڕەخۆرەکان ناوی چی ئەوی پیانە و کوتلەی کەرکووک و ئالەم بابەتانە یا ئاسۆ ئەڵمانی ساختەچی و ئالەم بابەتانە ئەوە ئێوە هەمووتان پۆستاڵ لێتانە خوڕێ لە حەقیقەتە. هەمووتان ئێوە ئاهلی پۆستاڵن بە مانای کەلیمە ئەگەر قسەتان نەبێ و ئەگەر هەڵوێستان نەبێت، چونکەوە لەگەڵ هەمووتان نێتی بەڕاستی. یعنی هەر بەڕاستی ئێوە داناوەشێن ئاو سوکایەتی قبوڵەکەن بۆ خۆتان ئەوە لەگەڵ ئێوەیەتی بە تەنها لەگەڵ ئەژی نییە. سەرۆکی ئێستای دژە تیرۆر کە کابرای ماسیگرە ناوی چیە ناوەکەین بۆ بنووسن ئەمە دژەتۆری ئێستا هەر لە ئێستاوە تۆش بیزانە ئەو پۆساڵە بۆ تۆ بە تۆشی وتووە با باش بیزانین. ئایا پارە بەژەوەندی تایبەت ئەوە ئەهێنێ پۆساڵ بخاتە دەمتانەوە سەرانی یەکێتی سەرۆکی ئێستای دژە تیرۆر وەها هەڵەبجەیی؟ ئایا تۆ ئێستا کە سەرۆکی ئەو دەستگایەی ناوی چییە ئەوەی پۆساڵەکانی پاڤڵ لە دەمتایە بەڕاستی ئەگەر لە دەمتانیە هەر لە ئێستاوە بزانە ئەوە بە تۆشی وتووە لە حەقیقەتە لە ڕاستیە بە تۆی وتووە. ئەوە ڕاستیەکەیەتی و ئەوە ئەسڵی مۆزوعەکەیە خۆشەویستانی من. فەرموو مەلا بەختیارەکان ئەگەر شەهامەتتان هەیە فەرموو قسە بکەنێوە بزانن بۆچی ئاوا قساکەت کە وەختێ پرسیاری لێیەکە لەسەر ئەژی ئەمین تۆقیوە وەڵڵا هەموو کورد ئەزانێ کە تۆ کودەتاتان کرد بەسەر لە هەوری شێخ جەنگیان و پاشان
هەر خۆت ڕۆشتی تەکلیفی لە مەسئول لە نێچیرەوان بازانێک و سەرۆکی هەرێم و لەبارەی یاساییەوە ئەژی ئەمین بوو بە سەرۆکی دەستگای زانیاری و ئێستا سەرۆکی دەستگای زانیاریە و ئەو ڕەشەڕوتەی تۆ داناوە لای خۆت تەڕەماشیش نییە. ئیتر ئەمە حەقیقەتەکەیەتی بۆ پێ ناخۆشەکەکە ئەمە ڕاستیەکەیەتی بۆچی تۆقیوی ها کاکی شیرینم بۆچی شەیش ناتوانانی بخەویت دەترسە لەبەرەوە پێویستە ئەژی ئەمین شکاتی لێ بکە و دادگای لە هەولێر لێ بگرێ لای ئەمریکیەکان لای ئەوروپیەکان لەبەرەوەی ئەوە گەورەترین بێڕێزیە باشە سەرەتا بە هەموو سەرانی یەکێتی بە هەموو کادرانی یەکێتی بە هەموو ئەندامانی یەکێتی ئینجا بە ئەژی ئەمین لە دوای هەموویانەوە بە ئەژی ئەمین چونکە ئێستا هەمان ڕفتارەکە بەڵێ جەلالی ناجیەکی جەلالی پورە ناجی هیچ نییە تۆ هیچ نی دەڕاستیە تۆ هیچ نی حەرسی بە دەرگاکەی پاوەڵی سبێن واش بە تۆڵێت من ئەگەر خۆم یەکێتی بوومایە ئێستا ئیسیقالەمەدا لە حەقیقەت ئەگەر یەکێتی بوومایە ئێستا ئیسیقالەم ئەدا ئەگەر یەکێتی بوومایە ئەوە ڕاستیە بەڵامی تر ئەڵێ چی ئەمانە هەمووی پارە ملی پێشۆڕ کردوون مەسەن مەحموود سەنگاویەکان فڵانە فیسارەکان عەدنانی دادەمیناکان هەمووی پارە ملی پێکەش کردوون باش نییە لە بەرامبەر پاڤڵات چرکیان لێوە نایە بۆ ئەوەی کە باسی هەموو یەکەم خە باسی دکتۆر عەبدولواحیدیش یەکەم خەمتان نەبێت چکە لەلایەن سەلەفیەتۆریستەکان زۆر ئیهانەم پێکراوە لە بەرەو باسێکم بەتەکید باش نییە بەڵام هەویست لە سەرەتایە باسی ئەو قسە قۆڕەی ئاهینکەم جا ڕووداویش زۆڵە ڕوودا و قسەکەی هێنا بڵاوی کردەوە لە دواییە پاڤڵ تەلەفۆنی کرد بۆ ڕوودا و لە نێچێڤەن بازانی و مەسوولان پاڕایەوە تخوا ئەوە ببڕن تازە خەڵک ڕێکۆردی کردووە ئەوە لە مێژووە ئیتر کوڕەکەی برای مەحمەد خاڵە پاڤڵ ئەوە لە مێژووە ئەو قسەی تۆ خۆت ڕەسوا کرد ئەمڕۆ ڕەنە پێت وا بێ بڵێ وەڵام من مەسەلەن بەرامبەر بە ئەژی ئەمین وەسام قسەم کرد نا بە قوربان ئەمڕۆ تۆ خۆت پیشانی هەموومان نا کە کابرایەکی سوچی کابرایەکی بێحورمەتی کابرایەکی دەموچاوەڕێک لە پۆساڵەکانی خۆ دەچێ و ئەو کەل لەسەر کە تووکی پێوە نییە عەقڵیشی تیا نییە و ئەوەی ئەمڕۆ کردێ بە قازانجی ئەژی ئەمین بوو و ئەوەندەی کە خۆ ڕسوا کرد لە ناو کووردا لە ناوێشێتیە لای ئێرانیەکان لای عێراقیەکان لای ئەمریکیەکان لای هەموو دنیا بەڕاستی خۆت ڕسوا و تڕۆ کرد پاڤڵ جەلاتەڵەبانی ئەوەندەی کە خۆتی کرد خۆت سوو کرد کابرای دەرمان خۆر کابرای حەشیش خۆر کابرای دەرمانە سپیەکە چی پێڵێن ئەوە خۆر خۆتە ڕسوا کرد ئەژی ئەمین قازانجی بوو لە میارەیە چیە جا دەمپیسێ کۆمەڵە جوێنیەوە جا چی ئەوکەی مشکیلەکە باشە بەڵام تۆ خۆتە ڕسوا کرد خۆی هەندێک جوێن و شت هەیە لە ڕاستیە ئەگەرە تۆ بۆ خۆت تۆ لەویا خۆتی کرد بە پۆستاڵ باشە خۆتی کرد بە پۆستاڵ ئەگینا هەموو کەسێک کەزانێ تۆ پیاوە نی لە حەقیقەتە باسی پۆستاڵ بۆ خەڵەکەیت تۆ کەی ئەو پیاویت جەبانی گەشە حەمەت باشە ئێسایش پاڤڵی جەلاتەڵەبانی یەک فیشک بەلاتە ویزە بکە دەرپێکە پڕەکەیت لە عەنبەلوەری چییە ڕێک پڕەکەی لەوە مەگەر لە خوارەوە ئالیا بە بەنەخوێن بەلاسی بیبەسی بۆی تکە نەکەوێتە خوارەوە وەکو گونکە هەویت تێگەیت ئاوا خۆپیسەکەی تۆ چیت کاکە تۆ چیت کۆمەڵێ لە هەرە ئینسانە شەلاتی و سەرسەری و خێوەرەکان دەری خۆ کردوتەوە ئەمە دژە ترۆر و ئەمە نازانم چیە و ئەمە زێزی ئاڵتونی و ئەمە ئاکام و ئەمە نازانم چیە پۆستاڵ دزە و ئەمە فڵانە فیسارە قسە قۆڕایەوانە کەی پیاون کاکە تۆ خۆت کەی پیایی بەڕاستی کاکیش والله جەلاتەڵەبانی وەجاخی شوێرە باباش بیزانی جەلاتەڵەبانی وەجاخی شوێرە بە مانای کەلیمە کە تۆی هەیە جەلاتەڵەبانی خۆیتێتی کوڕێک و کەرێکم هەیە واتە قواد و کەرەکە تۆی بخوا قسەی جەلاتەڵەبانی خۆ قسەی من نییە پاڤڵ قسەی لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ پاڤڵ کردی خۆی ڕسوا کردەونێت خۆی سەلمان بۆ هەموو خەڵکی کوردستان کە پاڤڵ چڕە شەوڵاکەکە چۆن لەقایە بە ئارەزی خۆی حسابەسە هیچ شتێک ناکە چونکە لە کوردەواریە چونکە ئەمە کورد نییە ئەمە زۆڵە نازانە کە قسە ئەبێ بیجاویت اینجا قسەکان بکەیت نەک هەروە فڕەیە بە ئارەزی خۆ قسە بکەیت مەیتر لەسەر ئەو بابەتە ڕەنگە قسێتی لەسەرکەم بەڵام ئەم تاوەکو ئێستا ئەمە بەسە اینجا ئەچمەسەر قسە باسەکانی تر لەبەرەوە خۆشەویستان هیوادارم کە ئەو ڤیدیۆی لە هەموو شوێنێکا بڵاو بکەنەوە بۆ ئەوەی ئەو ئەوەیە ڕستوا بێت ئەزانم کە ڕوودا و لەگەڵ فەیسبووکە قسەی کردووە کۆمەڵەشی وتووە بۆ ئەوەی کە بەڵام تۆ لۆگەکەی لابێهینی ڕوودا و بڵاوی کەنەوە هەرەموتان وەلو هەمووشی بڵاوەتەوە و هەموو کورد بینێتی باش نییە و ئەبێ ئەندام و کادری یەکێتی تێبگەن کە ئەمە چیە هێنایانە بخۆی کردو بە سەرۆکی یەکێتی بەڕاستی
خۆشیێت و شەبرێکی جام عینەکە لە چاوی کرد علیشی ڕەشی ئاوا کرد کورە بابەتۆ کورە وەڵی سەیرە بە قورئان وەڵی عەزیزان من بۆ خۆم هەست بە شەرمەزاریەکەم ئاخ خوا پاڤڵ بەشەرە کاکە پاڤڵ بەشەرە خەڵک بڵێ وەڵا سەرۆکی یەکێتی و نازانم چی ئەوە بابەتانە باوکم بە ئەڵڵا یەکێتەکان لەوە عیبتر نییە کە ئێوە ئەوە قبوڵەکەن بەڕاستی واللهی شەرمەزاریە بە هەموو پێوە بە هەمومان هەیە بەشەرێ ئەمەندە شەلاتی بێ ئاوا قسە بکات باشە لەبەرەوە من لە ناخی دڵمەوە ئێڵێم کە زۆر خۆشحاڵ بووم کە پاڤڵ ئەو قسانەی کرد بۆچی لەبەرەوەی پاڤڵ خۆی سوو کرد ئەو نیتر کرۆکی چەپەڵانە سەرسەریانە شەلاتیانەی خۆی دەرخست بۆ هەموو کورد و بۆ هەموو ئەندام و کادریێژێتی پاڤڵ پۆستاڵ لەمەولا ئیتر ناوی پاڤڵی پۆستاڵە تاو ئەمەم لە مێژووی جەلاتا بنەمای تەڵەبانیە پاڤڵی پۆستاڵ بۆ هەتا هەتەیەکو خۆی ئەمێنێتەوە هەر کەسێشن ئەنووسێ بڵێ پاڤڵی پۆستاڵ تاو ئەمە ناوی خۆیەتی ئەمە ڕاستی باشە و ئەوەیشی کە کردی ئەمڕۆ سەرلەبەری سوکایەت و بێحرمەتیە بە هەموو تاک بە تاکی سەرەوە و بنەوە و ناوەڕاستی یەکێتیەکە ئیتر کەیفی خۆتانە هەمووتان سوکایەتی بە ئێوە کرا لە حقیقەتە جا قبوڵیەکەن ئەوە ئەبێ ئەوە بێ قبوڵیشی نەکەن ئەبێ هەڵبێستان هەبێ لە بەرامبەر ئەم قسە پوچانەی کوڕەکەی برایم ئەحماکە پاڤڵەشێت باشە عەزیزان خۆشەویست اینجا دوو قسەکەم لەسەر عومەری سەی عەلی خۆشەویستانی من توخوا وەرە بەڕێزان ئەمە ڕاستە ئاخر عومەری سەی عەلی تۆ بەس پێم بڵێ بە نوێنەرایەتی چێ ڕۆشتووی بەشداری کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێمە کردووە بە نوێنەرایەتی چێ عومەری سەی عەلی زەحمەت لەبوو ئەبوو گۆچان تخوا تۆ هیچ شەرم ناکەی کە عومەر تو شەرەف و تۆ ئیسقالە نەیە لە بەچاوی هەموو خەڵکی کوردستانە تۆ ئیسقالە نەیە نەوتر من لیدەری ئەم بزوتنەوەیە نیم نەوت ئیسقالە نەیە زەحمەت نەبێ ئەی بە نوێنەرایەتی چی ئەمڕۆ ڕۆشی بۆ کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم مەگەر تۆ گەڕانە گەڕوگل نەکرد جا عەزیزان عومەری سەی عەلیان لە خۆر فاسڵ میرانیوە دانا بۆ بە بێحورمەتی بۆ سوکایەتی کورە کا عومەر کاکە بڕۆ ببرە برا بڕۆ خۆت بە دەستی خۆت قەبری هەڵکەنە بە زیندوی تێی بچۆ وەڵڵا مردن باشە لە بە قورئان سەد کەڕە مردن باشە لە تۆ وەبار بەش بزانیت ئەوە ئەمە حەقەتە لەبەرەوە عومەری سەی عەلی کەس نازانێ بە نوێنەرایەتی چی هەستاوە چۆ بۆ کۆبوونەوەی کاکە تۆ سەرکی سیری چێتۆ تۆ قنچکی پیازی تۆ هیچنی کاکی سیرم کامەژین تۆ تەواو بووی برای من گۆڕانەکەشی تەواو بووە شووی لە خوا فازل میران دایانەوەی وەکو مڕە گێژە چی لێ چیەکی کاکی سیرم کورە من نایخۆم بە قوربان کاکە پاڤڵتان دیخۆوە باشە عومەری سەی عەلی نەحەبوون بۆ ناڵم قەیناکە با تیابی ئەڵمەوە بۆ کاعومەر بەڵام بەڕاستی کاعومەر تۆ ئیکسپەر بی تۆ تەواو بی بە قوربانە بەڵێ پاڤڵی پۆستاڵ مثل لە مۆلا پاڤڵی پۆستاڵ هەمووتان پێ بڵێن پاڤڵی پۆستاڵ ناوەکەی وایە خۆ ئێمە نەمە ناوە خۆی ناوی ناوە کاکە خۆی ئەڵێ ناوی پاڤڵی پۆستاڵەوە خۆی بچی پێ ئەمە لەسەر عومەری سەی عەلیش عەزیزان لەسەر مەسەلەی عەبدولواحیدیش قساکەم عەبدولواحید عەبدولیەک کە نازانم چیە سەریش کۆمەڵی قسە باسی خۆمەکەم لە داخی سەلەفیە ترۆریستەکانیش ئەو قسە ناکەم باشە بەڵام جارێ با چوار پێنج قسە لەسەر ناڕەزایەتیەکان بکەم من لە سەفەر بووم طبعاً بۆیە لەو کاتا تەنها چەند دیارێکم نووسی نەم پەرژاکە بە تەواوەتی قسەی لەسەر بکەم یا بە لایف پێشکەشی ئەوەیە هەمووتان ئەزانن لە دوای ساڵی 1992 ئەم جۆرە لە دەربڕینی ناڕەزایەتی هەیە و ئەم مێژوێشی کۆنە لە دوای ڕاپەڕینەوە کە تاکە من لە سێمانیا بووم دەیان جار ڕێپێوان و ناڕەزایەتی لەم جۆرە ڕووی داوە هەتا گەیشت بە حەفی شوبات کە دەیان شەهیدمان داوە و سەدان بریندارمان هەیە و هەزاران کەس خاتە زیندانەوە و ئازار و ئەشکرا دراون بۆیە لێرەوە بە هەموو لایەگەڵێم بە شاسواری ساختەچی ژەڵێم هەر ناڕەزایەتیەک خۆڕسک نەبێ و زۆربەی خەڵک بەشداری تێدا نەکا و بەرهەمی عەقڵی خەڵک خۆی نەبێ هیچ دەستکەوتێکی نابێ و بەڕاستی بێسووتە بۆیە بەڕێی ئارام ئەحمەد و ئەمە سەلماوە هیچ ناڕەزایەتیەک ئەمەی کە ئێستا هەیە بەم جۆرەوە نابێتە هەوێنی گۆڕانکاری چونکە من گوێم لە قسەکانی شاسوار بوو هەمان قەوانە کۆنەکەی لێدایەوە ناڕەزایەتی مەدەنیانە ئێمە بە ئاشتی ئەوەکەین ئەم قسە قۆڕ قسە پوچانە ئەمە کۆتایی پیاتەوە بەڕاستی باش نییە لەبەرەوەیەکە بۆ ئینسانی عاقڵ و ئینسانێک کە تەجروبەی هەبێ پارتی و یەکێتی و بەڵتەچیەکانی بەم ڕێگایە ناڕۆن
ئەوە تا بینیشمان هاتنە سەر جادە و دوایش بۆ ماڵەوەی شتێکیشی نەبوو و ئەوەشی خەڵکی کەلارکردی خۆیان کردویانە نەک لەسەر داوای شاسوارێ باشە دڵی خۆی نەکات نە ئەو نە سێساق نە کەس لەبەر خاتی ئەو نێکردووە بەڕاستی بۆیە لە نووسینەکەی شاوتم هەر دەستە و تاقم و گروپ و لایەنەیە خۆی کا بە خاوەنی ئەم ناڕەزایەتیانە و شاسوار وەکو بازرگانێکی ساختە چی کە خەریکی مامەڵە و پارەپیاکردنە خۆی کا بە خاوەنی هیچ قیمەتێکی نییە و بێسوودە و هیچیشی لێ سەوز نابێت لە منی وەربگرن باش نییە؟ ئەو ژنە بینی ئەو مژدەیە ئەوەی ئەندام پەرلەمانەکە قەزیقەشی دادەچێت کێشێتی ئەگرێ ئەدەوێت دیفاعی لێ بکەین دیفاعی لێ ناکەین خۆت و مێرد حەمەی مێردی بوون بە ملیۆنە حسابی ئێمە بۆچی دیفاعی لێکەین کاک وەڵای دیفاعی لێ ناکەین دە باش لەم خەلمێشی خۆتەوە پاشان بۆ دیفاعیش ناکەین لەبەر چی با من ڕوونی بکەمەوە خۆشەویستانی من هەر ئەندام پەرلەمانێک چەند حیمایە هەیە خۆشەویستان چەند کەسی هەیە 15 یان چەندی هەیە چەند حیمایە هەیە کە لە پەرلەمانی بەخا حکوومەت معاشی ئەیاتێ کە ئەڵێ ئەمە پارێز بۆ دانرێ کە پارێزگاری لەم ئەندام پەرلەمانە بکات باش نییە؟ لانیکەم 10 حیمایە تا 15 حیمایە هەیە خۆشەویستانی من هەر سێ ئەندام پەرلەمانەکەی چیانە چەندەیە ئەوەی بەخا کە هاتوونتە ناو مزاهرە لە سێمانی پێم وایە گیراونیان ئەوە چۆنە ئێوە کوانە حیمایەکانتان زەحمەت نەبێ کوا ئەوانەی کە ئێوە ئەپارێزن هەر سێکتان یەکی 10 نەفەرتان بهێنایە 30 نەفەریە کرد 30 چەکداریە کرد ئەی کوان بۆچی ئێوە لەگەڵتانان نییە حیمایەکانتان بۆ کێوێ ئەمە خەنجەری تەنگانەکەیە جارن کابرایە خەریکی کابرایە گەبێ ئەڵێ سێرەکە خەنجەرە بەیەخەوێتی ئەڵێ من خەنجەرە چییە بەیەخەتەوە خاڵەوە ئەڵێ وەڵاوە بۆ تەنگانە لە جا تەنگان لەمە تەنگانەتێ آخر ئەندام پەرلەمانەکانی شاسوار ئێوە سیانتان لە سێمانیا بووە ئەندام پەرلەمانی بەخان یەکی 10-15 حیمایەتان هەیە ئەی زەحمە نەبێ بۆ لەگەڵتانان نییە بتان پارێزن بۆ زیقەکەن بۆ با ئەو مژدەشتان پاراسەیە زەحمە نەبێ خۆ هەمووتان حیمایەتان هەیە با 50 چەکتان لەگەڵا بواە بزانین چی ئیتاری واتان لێ بکە بۆیە خۆشەویستان هەمیشە وتومە ئێستا دووبارەیەکەمەوە ئینسانی عاقڵ لە کۆمەلگای چەتەکانە وەکو ئەوەی پارتیوێکێتیکە هەیە وەکو ئەوی لە باشوورا هەیە بەبێ چەک نەچێت سەر شەقام ئەمە قسەی جیڤارەیە ئەبێت چەکت پێبێ ئینجا بچێت سەر شەقام من بەیانی بێمەوە سلێمانی یا هەولێر بەبێ چەک ئامادەی هیچ مزاهرەیەک نیم بەڕاستی چونکە ئازادی ڕادەربڕین و ئازادی ناڕزادی دەربڕین لە باشووری کوردستانە نییە کەس گوێت بۆ ناگرێ کەس قسا بۆ داواکانی تۆ ناکە کۆمەڵێک خوێڕی و بەڵتەچیان هەیە کۆیان کردوێتەوە زمانی ئەمانە زمانی شەقە زمانی زیندانە زمانی سوکایەتیە زمانی ئیهانەیە لەبەرەوە هیچ کەسێ نابێت دابنیشێ بەبێ چەک بڕوا بۆ مزاهرە و ئەرم بابەتانە ئەبێ چەکم پێبێ ئەگەر 2000 کەسین ئەگەر 5000 کەسین بە 5000 چەکەوە ئەچنە سەرجادە داوای مافەکانی خۆمانەکەین بۆ لەبەرەوەی لەو وڵاتە بەربەریەتە شەقاوەچێتیە ئەوە نیە حەمە لابتۆ کاکەژیان حەمە حاجی مەحموود حەمە خەیارخۆر بینیتانە کاکە مەجموعەیە تراکتەر و توێتاومێتە هێنا وەڵامە ماڵەوەی سەربازیەکە ئەمانە هەموویان سوکاتی بە کورد دەکەن خۆش ئەوە بۆ خۆی سوکاتی بە کورد دەحقەتە وەرە ئێران ببینێ عێراق ببینێ ئەم لا ببینێ خەڵک گاڵتەمە پێوە سێ حەمەد زەبەلاحا بەخێ سێرە فەرەبێ مەجموعەیە سیاری قۆڕ هێنا وەڵای ئێمە ماڵەوەی سەربازیەکەین هەمووی سوکاتی خۆشەویستان ئەمانە بە ئاشکرا بە کوردی ئەکەن من نایم لە کوردستان لە سێمانی مزاهرەکەم خوێڕیەک بێ شەقمتی هەڵا ئەبێ چەکم پێبێم ئەگەر شەقی تێڵام میری لێ بێنمەوە بەڕاستی من تۆ بۆت نییە شەق لە من هەڵبدەی سەرسەری هیچ و پوچ ئەبێ ئاوا بێ بەڕاستی بۆیە من داوا لە هەموو گەنجانی کوردستانەکەم مزاهرەم مەکەن مێنە سەر شەقام کە وەختی ڕۆیشتن لەسەر داوای کەس مەڕۆنە سەر جادە کە لەسەر داوای خۆتان بڕۆن بە چەکەوە بڕۆن بەڕاستی بە چەکەوە بڕۆن داوای مافەکانی خۆتان بکەن ئەمە ڕاستیە دوای یەمەوە سەر پاکەڵ تۆزێکیش خۆشەویستان بە تۆزێ لەسەر هین قسە بکەم شوێنەکەم گەرمە لەبەڕێ ئەوانم دایەوەتەوە ئەوە بۆیە بۆی دەنگ نەڕوە لەسەر مەسەلەی دوکتۆر عەبدولواحید خۆشەویستان طبعا هەمووتان ڕێی منە زانن لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام مەسەلەی ئاینی پیرۆزی ئیسلام بخەنە ئەولاوە مەسەلەی ئەم ئیخوان و سەلەفی تۆریستانیش بخەنە ئەولاوە ئەمە تووشی زۆر جیاوازە نەخەڵەت تابن ئەمانە بە ناوی دین و خۆبتان خەڵەتێن و دابنیشن پیان وابێنە نەری ئاسمان لەسەر ئەمانە هەمویان خەڵکانی ساختشین خۆشەویستان
باشە من بە ئێوە ئەڵێم بە ویژدانتان باشە وەکوتم مەسەلەی دین لەمانە جیاکەنەوە دان ماڵ ئەمانە کۆمەڵێ خەڵکن کە دانراون بۆ سوکاتیکردن ئەمە براتە بۆن تەلەفۆنەکە کاکە ژیان دایخە تەلەفۆنەکە ماڵاوە بێت لە پافڵ سووک و سەلیمتر دایخە تەلەفۆنەکە خەڵکە زۆر سێنە ئەمانە لە یەکتر جیا بکەنەوە ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام جیاوازە ئەم هەموو سەلەفی و ساختەچی و نازانم ئیخوانی و ئەلەم بابەتانە زۆر زێر جیاوازن ئەمانە کۆمەڵێ بازرگانن بە ناوی دینەوە بە ناوی قورئانەوە خەریکن خۆشیێن و گیرفان پڕەکەن ئادێ پێم بڵێن ئەمانە چ قسەیشان پێ بۆ ئێوە زەحمەت نەبێ چی تازیان پێ ئەتوانن پێم بڵێن جگە لە کۆمەڵێ قسەی بێمانە با من دوشتی بێمانەتم بۆ جەرمەوە خۆشەویستان دوشتی بێمانە کە لە یوتیوب هەیە خۆم جێم لێ بووە لای خۆشمەڵم گرتووە من لە هاوڕێیەکەیە ئاوا قساکە ئەمە لە هاوڕێ ئەڵێ چی خۆشەویستان ئەڵێەوە لە بەهەشت دانیشتووی تۆ ئێوارەیە جەوێکی زۆر دڵخۆشی هەیە کاتێک کە زانی جوبرەئیلێت یەکچی جوانی پێیە دڵی نایە سەیریکەی ئەمەنە جوانە لە دەرگاکەیە تەق تەق تۆژەڵی فەرم و ئەو چیە ئەڵێ من جوبرەئیلم خوام ئافەتی بۆ نردووی ئەم شۆ لەگەڵ تا بێ بۆ خۆ ڕابێرە تو شەرم ئەمە بێڕێزی نییە بەخوا ئەمە سوکاتی نییە خۆشەویستان وڵا کچەکەی لێوەرەگرێ ئەو شۆ بخۆی تا بەیانی خەریکی ڕابواردنە بێت و وڵا بۆ سبینیە جوبرەکەی یەتەوە لە دەرگایە فەرم و چییە وڵا دانێکی ترم هێناوە لەبەرەوەی کە ئەمەی دوێنێ کە پاکیزە بوو ێستا بووە بەژن ئەمە پاکزی ترم بۆ هێناوی تۆش ئەڵێ وڵی من ئەمەم بەدڵەوە ئەمە زۆر جوانە و لەگەڵ ما ئەگونجێ ئەڵێ نەخێشتی وانە بێنم تازەیە بۆ بێنین باشە کۆنەکە ئەباتەوە تازەشکە بۆ هێنێتەوە تو شەرەف و ویژدانتان خۆشەویستان ئەو قسەیە ئەگەر ئارام محەمەد بیکردایە تو ویژدانتان نەتانەکردن بەشێت تو شەرەفتان یەک بنە بێحمەتەن بە ئارام محەمەد ناکرد آخر تو ویژدانتان ئەمە بێڕێزی نییە بەخوای گەورە تۆ دانیشی لە بەهەشتا خوا هەمووی ئێوارەیە کشتێکی بۆ بنێرێت تۆ بیکەی بەژن پاکیزەیەکی بۆ بنێرێ تو ویژدانتان ئەمە بێڕێزی نییە ئەمە بێحرمەتی نییە بە ئەڵڵا تو ویژدانتان ئەگەر من بمکردایە ئەو قسەیە چەندتان بێحرمەتی پێکردم بەڵام چونکە ئەو دانیشێ دوو ئاەتی قورئان هێتەوە لە خۆ قساکە ئێوە گوێی لێگرن بابا ئەمە بێ پێڵاو بکەیتە دەمیانەوە چۆن نەتوان بە ناوی دینەوە و قسە قۆڕ و قسە پوچە بۆ عالەمە بکەن کاکە بۆ مەسەڵەن خوددا چییە تۆ دابنیشی لەبەرەوەی عەرسان لە بەهەشتا بچێ هەموو شوێ ئافرەتێکی بۆ بێنێ کاکە چۆن شتی وا بێ جارێکی تریان ئەم عەبدولواحیدە دکتۆر عەبدولواحید ئێستاش ڤیدیۆکەی لە هینا هەیە ئەڵێ لەو دنیا ئەگەر تۆ بەهەشتی بی کە سێکس ئەەکەی ئەو مسافەی تەواوبوونە کە سێکسەکە ئەگەیتە لوتکەی چێژ و ئالەم بابەتانە ئەگەر ئێستا 5 سانیە بێ 10 سانیە بێ 15 سانیە بێ بۆ نمونە لەو پەڕی ئۆرگازمە چیە لەو پەڕی ئەوەیە ئەڵێ لەو دنیا 70 ساڵ ئەو تۆ درێژای کێشێ 15 سنه بێ 15 جەڵدە لێ دەیە کاکە چۆن 70 ساڵ ئەو تەواوبوونە ئەو مسافە کەمە 70 ساڵ درێژەیە کێشێ باشە چی پێوەیە توانێت بەرگەی ئەمە بگرێکە لەو کاتەیەکە لەگەڵ ژنێکە سێکسەکە و ڕەحەتە بێ 70 ساڵ درێژە بکێشێ ئەوە دکتۆر عەبدولواحید درۆ بۆ چیەکەی کاکە بۆ وەزانی ئەم عالەمە کەرە دابنیشی جۆ لە قسە قۆڕانی تۆ بگرێ يعني خدا ايش وكاريني لو دنيا بس تو دانا اخرك الرابط سكس وانا بيت والله دروك يا دكتور عبدالواحد جال الناشيني ولا دنيا ني براسي باشا وين احتاجك يك زمانك جوليان قال خوش ويسان تيانني يكشي زانسكي بيبي دهنانكي بيبي شتيكي دوزي بيتوا حبي درزيه درماني شتيكي باش هيك يعني بيمي نصيحتك هداني شيء امرك هل اخوك ساكا هل لخود خليش حكايات وروايات وعالم بابتانية ناتو أن تشواق سيزان سيبكا كإنسان بري والله أنقذ بو بشري باشا هزاران هزار جيوان لقسان بو إما خوش يسان بويا بالرأي على محمد أمانة هر هموي دس كدي مخابرات كانن بو ناشين كدني أيني بيروسي إسلام بو شرزايتنا أمانة هموي ببرنامج يراون بو ناوكرد بو أويكا أيني إسلام ناشرين كان لبرشاوي همو خلقك وتحدي كش براسي كردو أنا أمان باشا بويا برأي من هر عينك عين إسلام بها أنت كبحزب كرا كبانخوان بوبا باراسن بوبا دزقاي زانياري بوبا جاسوس كإخوان سلفي تروريست كلاتيفي جندس كبونا مخابرات السعود ودزقاي باراسن أمانة إتتو نابي جرمانا بقي براسي
نابێ گوێلەمانە بگرین سەیەکە لە هەموو بادنان و هەولێر و ئەمانەیە چیت بەرام بەم کورداکرێ یەک بەلا قسە ناکە خۆشەویستانی من باشە نایکرد ئەم مەلایەتی فی سەلەفیە ئەم مەلاکان یەک کەسیان یەک کار ناکەن خۆشەویستان باشە بەرد ناخەنە سەر بەرد خۆشین ژیانشان بۆ خۆیان دابین کردووە باشە هەموو ئەمانش بە ناوی خواوە ئەیکەن بەڕاستی کاتێک کە تۆ سوکەڕەخنەیشیان لێگری هەزاران میکرۆبی نەزان دانیشێ ئیرهابی فکری دەکەن سوکیادی پێکەن جۆنی پێدەن معقولە خۆشەویستان تۆ هینەکەت بۆ نمونە فەیسبووکەکەت پڕ لا إله إلا الله وپڕ لە سوورەت لە ئاەتی قورئان تۆ چۆن بچێری ژێمەم عالەمادەی کاکە تۆ شەرم ناکەی بەڕاستی هەندانیکە لەبەر خاتی ئەو ئاەتە داناوە ئەگەر تۆ حرمەتی ئەو ئاەتە لە ئەو لاپڕ لایەکەکە تۆ بۆ بەناوگەڵ ژێمە دایک خوشیەم عالەمادەی خۆ دایک و خوشیەمە هەفتا حۆنەکە نییە هەمووی خۆ بە ڕووکە تۆ بڕێ خەرێکی سێکس کردی دەک ئەمریکاکە تۆ هەموو جوێنە بۆ ئەدەی بەڕاستی چۆنە بێ ئینسانی ئیسلامی ئەو دەبێ ئەدەب بێ چۆنە بێ ئینسانێکە خوا بناسێ ئەو نەچێنی بخاتەکە ژێمەم عالەمە بدا تۆ شەرم ناکەن بەڕاستی کاکە بۆچی ئەم هەموو جوێنە ئەدەن بۆ ئینسان نارێ کۆمنتێ بنووسێ ئێوە هەمووتان جوێنی پێدەن عیبە منێکێتیەکان پارتیەکان زۆر جیان بە من داوە گۆڕانەکان لە هەمویان زیاتر بەڵام لەو ئیسلامیانە دەمپیستر و جوانفرۆشترم نەبینیوە بە ویژدانم بەحاکی نەبینیوە زۆر سەین ئەمان نازم چۆن لە ڕوویانێت چۆن لە ڕووتانێت تو کاکە بۆچی ئەوە جوانفرۆشن ئێوە کابرای ئیسلامی لاخۆی ئێوە نوێژەکەن ڕۆژوەکەن عەلە ساز زەکاتەن زەفوترە فڵان فڵان ئەنە بابەتانە لا إله إلا الله کەن ئەی چۆن تۆ بەناوگەڵ ئەو جوێنە بەم عالەمادەی کاکە ها ئەی حەرا دایکی من چی بکات تۆ جوێنی پێدەی کاکی شیرینم ها خوشکی من چی بکات تۆ جوێنی پێدەی ئەو داماییوە ها چی بکات بۆچی جوێنە دەیت ها تۆ وەرە کۆمنتێ بنووسە لەسەر مەلا عەبدولواحید یان لە تیڤی سەلەفی باشە یا مەلایەکی دەمپیسەیە ئەو خۆراسانیەکە کە بەس جوێنەدا نازانم کێ خۆراسانیە باش نییە هەزاران جوێنی ئەخلاقی و سوکاتی و بێحورمەتی پێکرێ خۆشەویستانی من ناتوان یەک ڕەخنە قبوڵ بکەن هەبڵێ بابە وەرە باق مناقەشە پێین کاکی ژێ هەڵەسێ گوو بخۆ هەروە ئەنووسێ باش نییە ئەوەی سەبرۆ سەریکە ئەڵێ من قورئان خوێنم بسم الله ئاواشە دەبەخوا و پێغەمبەر فرتان بە ئیسلامۆنی ئێوە هەمووتان عەمیلی سعودیان جاسوسی ئەردۆغانن هەر هەمووتان دەستگای میتن بە ناوی ئاەت و بە ناوی قورئان و بە ناوی ئیسلامەوە هەر هەمووتان درۆزن و ساختە چین باش بیزانن هەمووتان هەڵتۆقیون هەمووتان مخابراتی چواردەوری ئەم کوردستانن سادر کراون بۆ ناوی ئێمە هەمووتان جاسوسی نێودەوڵەتین سەرەتا بۆ ناشرکردنی ئاینی ئیسلام دوایش بۆ خۆ لە وەڕاندن و گیرفان پڕکردن بە ناوی ئاینی ئیسلامەوە تەواو شەوانش خەریکە ڕوودکردنەوە و ڕابواردن لەگەڵ 4-5 نا باشە خۆ سەلەفی ئیمان بی لە تیڤی سەلەفی بی چۆن چاوانی ڕفاند بە مێردیشی هەبوو باشە بە ویژدانتان من ئەوم بکردای چیتان پێ ناکردم ئێوە هەموو شتیان بەرامبەر مەکرد ئەگەر من بمکردایە لە تیڤی سەلەفی کردی یەک کەسان قسەی نەکرد چونکە ئەو ڕیشی هەیە و 4 ئاەتە خوێنێتەوە لەبەرەوە بەلاتانەوە ئاساییە ژن و کچی خەڵکیش داژیکا بێر فێنە بە ئارەزی خۆی بەڵێ مەلا مەسەری دەمپیس جا مەلا مەسەرە لی دەمپیستن نییە بەڕاستی ئادەی ئێوە پێتان بە دوور لە هەر هەموو شتێک وەکو وتم ئاینی پیرۆزی ئیسلام تێکەڵاوی ئەم دەمپیس و جوانفرۆشانە مەکەن یەک خێری ئەم مەلا مەسهەر و مەلا هەڵۆ و مەلا نازانم لە تیڤی سەلەفی و فڵانەکانم پێ بڵێن ئێوە لەگەڵ ئەم عەبدولواحیدە یەک خزمەتی ئەمانە خێریش ئەمانە پێ بڵێن چیان دۆزیوەتەوە کاکە هەموو شتێکی عەبدولواحید دەڵێ وەڵا کاکە لە سلێمانی دکتۆرە و یارمەتی خەڵکا ببێ پارە کاکە نەیکا نامانوێت کاکە بی ئەوش بانێکا کاکیش ئەوەیش بۆیە لەبەرەوەی دەستگای میتی تورکیا مانگانە و ساڵانە پارەی زۆری ئەدەنە بۆ عەبدولواحید ئەڵێ بڕۆ بۆ خۆ ئیشکە لە ڕێگەی ئیشەکەت وەکو ئاغازی ئیسلامی چییە ئەوەی کاتی 92 یەکگرتووی ئیسلامی ئێوەش پارەی سعود و پارەی میتی تورک و ئەلەم بابەتانەیە ئەڵێ بڕۆ دکتۆر عەبدولواحید بۆ خۆ نەخۆش و ئەمانە هینکە بەبێ پارە چارەسەریان کە و هەمیان بکە بە پیاوی ئەردۆغان و لە کورد و نیشیمان دووریان خەرەوە تەواو ئەمووی جاسوسی ئەو نەوەیە لە خۆڕایی نایکە پارە وەرەگە درۆوەکە بەڕاستی داش نییە خێرتان چیە سەلاح الدین بادین تۆ خێرە چیە بۆ کورد زەحمە نەبێ ئادەی پێم بڵێ یەک خێری سەلاح الدین بادین پێم نە زەحمە نەبێ لێ پێمان بڵێن لە تیڤی سەلەفی و مەلا عەبدولواحید خێریان چییە بۆ کورد زەحمە نەبێ دەی پێم بڵێن ئادەی بزانم چی خێرەکەیان چییە دەیان جا من بە ئێوە وتومە مەلا لە تیڤی سەلەفی سارەی دەرعی لەکوێ بوو
تەلەڤیزیۆنی لەکوێ بوو، ڕادیۆی لەکوێ بوو، ئەم هەموو ژنەی لەکوێ بوو، ئەم هەموو ماڵ و خانووی لەکوێ بوو زەحمە نەبێ، ئەم هەموو پارەی لەکوێ هێناوە، یەکە جواب نایەتەوە. باشێ لەکوێ هێنایەتی کاکیشە؟ تەلەڤیزیۆن خۆ ئیدارەیەوێ، خەڵکی ئیشی تیاکە، پارەی ئەوێ مانگانەوە ساڵانە. باش نییە؟ ملیۆن دۆلاری ئەوێ لەکوێ هێنا، لەکوێ هێنێ، بۆ کەس ناپرسێ. باشە منش بەیانی ئەڕۆمەوە لە سێمانی تەلەڤیزیۆنێکدا ئەنێم بە پارەی دزی و تاڵانی ئەو میلەتە و جاسوسی ئەم لەو ئەولا ئەو کاتە داڵ ئارام ئەحمەد لەکوێ هێناوە زەحمە نەبێ، بۆ بە لە تیڤی سەلەفینان لەکوێتان هێناوە، بۆ ناڵێم. من حەقم بەسەر ئەوە نییە عەبدولواحید ئەڵێ مەکە لە کوردستان پیرۆزترە، بەڵام دڵنیام لەوە هیچ مسلمانێکی ئێرانی یا تورکی یا عەرەبی ئەو قسەیە ناکات، چونکە بۆ عەبدولواحید ئەحمەق کراوە لە حەقیقەتە. من بەلامەوە ئاساییە کابرایەکی مسلمان کە قیبلە کە لە مەکەیە ئەم قیبلەی بەلاوە مقەدەس و بەلاوە پیرۆز بێت، بڵێ لە کوردستان جوانترە، لە ئێران جوانترە، لە کوێ لای پیرۆزترە، هەرچی ئەوە بەلامەوە ئاساییە، چونکە قیبلەیەکە و مەسەلەن گۆڕێگەیە و حەزەتی محەممەدە و ئەم گۆڕەی لەلا لە هەموو شتێک پیرۆزترە، مافی پێەکەم بەڕاستی میش ئەڵێم دەست خۆش بێ مافی خۆت، بەڵام مەکە وەڵا هیچ پیرۆز نییە. مەکە بۆچی پیرۆز؟ هەر خەڵکی مەکە بوو خۆشەویستان محەممەدیان ڕاونا لە بەدەریان کرد چوو بۆ مەدینە، ئەوان دەریان کە بەڕاستی. دوای ئەوە ئەبێ ئێوە هەمووتان بزانن بابە مەکە شارە وەکو مەدینە، وەکو سێمانی، وەکو تاران، وەکو ئەسفەهان، وەکو نازانم بەغا، وەکو نازانم هەولێر، وەکو هەموو شارەکانی ئەم دنیاە. ئینسانی چاکی تایە، ئینسانی خراپی تایە، ئینسانی هەتی و بازی تایە، فەسادی تایە، دزی تایە، درۆزنی تایە، ساختەچی تایە، ئینسانی محتەرەمی تایە، ئینسانی شەریفی تایە، ئینسانی ئیسلامی تایە، ئینسانی بێدینی، هەموو شتێکی تایە بەڕاستی. چ ئەبێ پیرۆز لە مەکە بەڕاستی کاکە؟ گۆڕی محەممەد ڕاستە پیرۆزە. قسە لەسەر ئەمە نیە. قیبلەگایە بەڵێ پیرۆزە. ئەکرێت تۆ وەکو موسڵمان بڵێ ئەم قیبلەگای من لە کوردستان پیرۆزترە، مافی خۆتە کاکەجێ، بەڵام وەڵام مەکە هیچ پیرۆز نییە کاکەجێ. هەر پیرۆز نییە نەک حاڵی حسابێ. بۆچی پیرۆزە کاکەجێ؟ پیرۆزەکە لە چییە؟ پیرۆز نییە. من دەیان کەسی پێ لەم ئەوروپایە لەم هۆڵەندایی منە خەڵکی مەکەی هاتۆ لێرە ئەژی کاکەجێ، نانیە بیخوا لە مەکەیە ئەچەوسێتەوە ئیهانەی پێکرێ قوڕ بەسەرە بەدبەختە هاتۆ لە ئەوروپا ئەژی بەجێ هێشتووە کاکەجێ. ئەمە چییە؟ یعنی ئەم بەتاڵیە چییە ئەمانەیەکەن؟ پاشان ئێوە ئەتانە بەم قسانە بگەنە شوێکەیەکەن، ئەوە بڵێ من کابرایەکی مسلمانم، باشە حەدیثێکەیە ئەڵێ مەکە پیرۆزە، ئۆکەی لای خۆم مەکە پیرۆزە، بەڵام بۆچی من ئیعلانێکم بۆ خەڵک بڵێم مەکە لە کوردستان پیرۆزترە؟ بۆ هونەری ئەمە لە چییە؟ باشە کاکە من مسلمانم و حەدیثێکەیە ئاەتێکەیە فڵان شتەیە ئەڵێ مەکە شوێنێکی پیرۆزە ئاوا منیش ئەڵێم ئۆکەی لە کوردستان شوێن پیرۆزترە، بەڵام جا بۆچی بۆ ئێخە مەسە زمان بۆچی باسی بکەم تۆ ئەگەر هەدەفەکە لەچی ئەگەر جاسوسی ئەردۆغان نیت ئەگەر بیت نایمیتێنی هەدەفی لەم قسەیەکی بۆ قسەیەکەی با بڵێ قەناعەتشی بۆ بێ بۆم قسەیەکەیت بۆچی؟ قسەکە ئەوەیە کە ئەم داعشیانە خۆشەویستان گەلەکەی خۆیان و نیشیمانی خۆیان خۆش ناوێ، خۆیان لا سووکە، گەلەکەیان لا سووکە، نیشمانەکەیان لا سووکە. باشە دەیانێ بڵێن عەرەب لە کورد باشترە، تورک لە کورد باشترە، باشە هەموو شوێنەکان پیرۆزە بەس کوردستان پیرۆز نییە، ئەردوغان مسڵمان لە هەموو کەسێک باشترە، تۆ ئاوا بیرەکەن ئەمانە بەداخەوە بەڕاستی باش نییە؟ واتە بە ناوی دینەوە ئەرشی داژیکەرانی کوردستان جێبەجێکرد. ئەگەر پێت وایە وانییە فەرموو وەرە مناقەشەکە لەگەڵ ئارام حەدام چۆن وانییە. جا لێرەوە لە ئارام ئەحمەد ببیستن قازی محەممەد کابرایەکی مسلمان بوو، لەبەرەوەی کە قازیش بوو، لەبەرەوەی کە کورد بوو ئیعدامیان کرد. شێخ سەعیدی پیران کابرایەکی مسلمان و دیندار بوو، لەبەرەوەی کە کورد بوو ئیعدامیان کرد. باش نییە؟ ئەو کاتە تورکەکان نەیانوت کاکە با ئێمە شێخ سەعید ئیعدام نەکەین لەبەرەوەی مسلمانە، ئێمە هەمومان مسلمانین، ئێمە هەمومان یەک خوامان هەیە، یەک پێغەمبەر ڕابەرمانە فڵان، ئەمانیان نەوت یەکسەر ئیعدامیان کرد. بۆ لەبەرەوەی ئەوان گەل و نیشیمانەکەی خۆیان خۆشەوێ، یەکەم جار تورکە، دووهەم جار نیشیمانەکەی خۆی خۆشەوێ، سێهەم جار ئینجا مسلمانە. بەڵام کوردەکەی ئێمە خۆفرۆشە، وەکو چەپەکان وایە جا کاتی خۆشی مارکسیەکان بخۆشە، مارکسیەکانیان چی کاکە باسی کردووەمەکە بە کرێکاران و زەحمەت کێشان برامانن، کرێکارانی ئەفریقا و ئەمریکا و ئەوروپا برامانن، هاتمە ئەوروپا کرێکاری هۆڵەندی هەر نازانێت کورد کێیە، کرێکاری کورد چییە، حسابی تەڕەتۆیەکیشی بۆ ناکە، هەر لە خۆ ئێمەیان کردبوو وەکو چەپ و مارکسی، وڵا کرێکاران و کرێکاران ئەوە ئەنتەرناسیۆنالە. جا ئێستاش
ئیسلامیەکانی کوردستان ئەنتەرناسیۆنال بیرەکەنەوە گەلەکەی خوانەکەن بە قوربانی گەلی تورک و فارس و عەرەب و ئەڵەم بابەتانە و خوان پێش و کەوتەوە بەڵام من لێرەوە بە لەتیفی سەلەفی بە عەبدولواحید بەو مەلا نازانم چییە ناوەکەی ئەویش مەلا مەسەری خۆراسانی ئێوە بەیانی تورکیا سەرکەوێ بەدەست پەکە بەسەر پەکەکە و پەیەدە و بەسەر کورد و ئەلەم بابەتانەیە وەکو چۆن قازی محەمەدی ئیعدام کرد کە موسڵمان بوو ئێرانی ئیعدامی کرد شا وەکو چۆن شێخ سەعیدی پیرانی لە سێدارەدا بە هەزاران ئینسانی موسڵمانی کوردیان لە سێدارەداوە لە تورکیایە یەکەم کەس ئێوە لە سێدارە ئەدا لەبەرەوەی کە کوردن ئەو مەلا عەبدولواحیدە ئەو مەلا مەسەر خۆراسانیە ئەو لەتیفی سەلەفیە هەتا یەک قەرن ئێوە نۆکەری بۆ تورکیا بکەن بەیانی کورد نەمێنێ یەکەم کەس ئێوە ئیعدامەکە هەتا ئێوارە بڵێن بابا ئێمە موسڵمانین ئێمە مەکەمان لا پیرۆزە ئەنقەرە و ئەسەمبول پیرۆزە ئێمە هەمومان ئیسلامین و هەمومان خواپەرستین و نەتەوە هیچ نییە و ئەمە هیچ نییە بڕوا بکە یەکەم کەس ئێوە ئیعدامەکە لەبەرەوەی کە کوردن ئەمە لە منی ببیسن هەرگیر بۆ خۆتان من ڕێژی دنیام هەیە بۆ خەڵکە شەریفەکەی مەکە مەدینە بۆ قیبلەگای موسڵمانەکان دنیای حرمەتم بۆی هەیە بەڕاستی بەڵام ئەم قاچاقچی بازرگان ساختەچیانە ئەبێ ڕەسوا بکەن بەڕاستی مەلا مەسەری خۆراسانی چوو بۆ تورکیا سەفەرەی گوێم لێی بوو ئاهاتەوە ئەیوب کاکە لە تورکیا ئازادی هەیە ماشەڵڵا ئەردۆغان بەڕاستی پیاوێکی زۆر باشە بەڕاستی حکمەتی لێ بارێ ئەردۆغان بەجلی کوردیەوە چوون پیاسەم کردووە کە قسەی نەکردووە لەوێ تۆ میتی مەلا مەسەری خۆراسانی کابرایەکی میت ئەتوانێت بەجلی کوردیەوە بڕوە وەکو حەسەنی خەیری بەجلی کوردیەوە ڕۆژ لە پەیماننامەی لۆزان و کوێ بوو لەوێ لە پەیماننامەکە ڕەنگە ناوەکەی هەڵەکەم ببورن لەوێ ڕۆژ دانیشت و بەجلی کوردیەوە واژۆی کوتی ئێمە لەگە تورکەکانە بۆ خۆمان ئەچی دوای ئەوەی ئەعدامیشیان کرد خۆ باش نییە حەسەنی تۆش حەسەنی خەیری بۆ تێ بەجلی کوردیەوە بچی بۆ لای ئەردۆغانیش تاوەکو ئەو کاتێک کە ئیشی نامێنێت کە ئیشی نەما کە ئیشی ئەمێنێتە کە ئیشی نەما تۆ تێ ئەعدام دەکەنەوە ڕاستی ئەوەیە چونکە مێژووی قەتڵ و عامکردنی کورد بەدەستی ئەردۆغان و تورکیا ئێوە نایبینن داکەتە جا هاتبووە مەلا مەسەری خۆراسانی ئەیوت سوڵتانەکانی عوسمانی وامهی من و بابە سوڵتانەکانی عوسمانی هەتاوەکو نەمسە هاتوون بۆ داگیرکاری ئەوانە بە بەشێتیان کردووە مەگەر هیتلەر کردی بێتی عوسمانەکان کوێن پیرۆزە ئەی هاوار بۆ خاتی خوا بۆ خاتی داروبەر ئەوانە داگیرکەران بوون لە ئاسی دنیایە چونێتە هەر شوێنێ ئەوانە بەس کوشتویان و بڕیویانە سووتاندوێنە ئێوە چین دیفاع دانیشن باسی عوسمانیەکانمان بووەکەن هەمویان خوێن ڕێژ بوون بە هەزاران بە هەزار وێنە گیراوەتەوە بە هەمە جۆر کە دروست کراوە کە چۆن تعدایان لە خەڵک کردووە کە چۆن ئینسانە هەڵقڵیشاندووە عوسمانیەکان کاکە خۆ نەبێن نەزانین ئەو مێژوانە هەمووی نووسراوەتەوە لە ڕاستیە لەبەرەوە من لەسەر ئەوە ناڕم خۆشەویستان بۆیە ئەم ئیسلامە سەلەفیانە درۆکەن بۆ خورما کاکە تۆ بڵێ وەڵا خورما ناخۆشە جوێنێ سەگ باب بێحرمەت چۆن باسی خورماکەی خورما حەزەتی محەممەد خواردێتی ئەبێ ڕێژی خورما بگریت نابێ بڵێ خورما ناخۆشە نابێ بڵێ خورما خراپە ئەبێ تۆ خورما بخۆی ئەبێ تۆ ڕێژی خورما بگریت ئەیلەوە بەڵام گوێش قەی ناژێنی بێتی یەکاکەم خورما ناخۆم بە قوربان خۆ عیب نییە کاکەجی وەلو ئیشی خۆم بەڕاستی خورما ئەیلەوە تۆ بۆ لەسەر خورمای جێم بەم لەدی کاکەشینم خورما ئیدعاکردن بۆ خورما ئیدعاکردنە بۆ مەسەلەی ئابووری گەلانی عەرەب کاکە خۆ خورما هینی عەرەب نییە برایشینم بەتەنها هەر شوێنێک گەرم بێ خورمای تایە کاکیشە خورمای لێ ڕوێت و خەڵکی خوا کاکە خۆشێکی عەجیب نییە لە زۆر جێگا لە ئەوروپای شەرقی هەندێک وڵاتی خورمای تێدایە کاکیشە تۆ بۆ ئەگەر من بڵێم وەڵا خورما ناخۆم و ناخۆشە تۆ ئیهانەم پێەکەی جوێنم پێدێ ئاسان موسڵمانێکی زۆر باشی وڵای درۆکەیت لەبەرەوە من احترامێکی زۆرم هەیە بۆ هەموو مسلمانانی دنیا و بۆ مسلمانانی کورد بەڕاستی بەڵام هیچ احترامێکم بۆ ئەم نوع عەمەلایانە نییە کە ئەمانە هەموویان سەلەفی ترۆریستن و ئەمانە هەمان داعشن و ئەمانە هەمان ئیرهابین بەڕاستی و ئەمانە خەتەرن بۆ کۆمەلگای ئێمە لەبەرەوە با بە ناوی ئیسلامەوە بە ناوی خوداوە ئێوە نەخەڵەتێن بڕوا بە مەلایەتی سەلەفی مەکەن بڕوا مەکەن بە مەلا خۆراسانیەکیە مەلا مەساوێکیە بڕوا مەکەن بە مەلا عەبدولواحیدێکیە بڕوایان پێ مەکەن بە هیچ جۆرە بڕوایان پێ نەکەن بەڕاستی ئەمانە لە ژێر ئاڵای ئیسلامان خۆیان شاردوێتەوە و خەریکی ژیانی شەهانەی خۆیان و خەریکی ڕابواردن داکەتە لەبەرەوە قسەکانیشیان هیچ قیمەتێکی نییە لای ئێمە خۆشەویستە بەڕاستی قیمەتی نییە باش نییە بەڵام بۆ مسلمانەکان مەکە کەعبەت لا پیرۆزە وەڵای مافی خۆت هەرچەندە من وەکو خۆم وەکو ئارا مەحمەد با بڵێم هەموو سەر ئەم گۆی زەویەم لا پیرۆزە
بە سلێمانیەوە بە مەکەوە بە مەدینەوە بە ئەستەمبوڵەوە بە نازانم چی چونکە ئینسانی لەسەرژی لاقەتە باشە کە تاڵێ ئەمە پیرۆز ئەمە پیرۆز نییە معناکەی ئەوەیە باشە ئەگینا هەموو خاکێک هەموو شوێنێ پیرۆزی خۆی هەیە لەبەرەوەی هەموو خاکی ئەم دنیای پیرۆزە گەنم ئااتێ جۆ دەیاتێ سەوزەت ئااتێ میوەت ئااتێ ژیان لەسەر ئەم زەوێ ئەمیتی ئاژین لەبەرەوە هەموو زەویەکان لە ئاسی دنیاە بەڕاستی پیرۆز و مقدسە هەتا ئەمیستەردامەڵێ ئەمریکا ئەڵێ چۆڵێ هەموو زەویەکانی ئەم دنیای پیرۆزە لاقەتە زەویەکان وەکو من و تۆ ئینسانەکان خوا دروستی کردو خڵقانەتی بۆ خزمەتی بەشەریە لە ڕاستیە لەبەرەوە هەموو زەویەکانی ئەم دنیای پیرۆزە بە مەکەیشەوە بەڵام کە تۆ ئەیکەی بە سیاسی بە بەرنامە ئەو کاتە منیش ئاوا جوابت ئێمە بەڕاست باش نییە ئەگەر وەکو من بووتایە کوردستان و خاکی ئێران و خاکەکانی تر وی بەنازانم ئەکوێ ئالەم بابەتانە و مەکە و مەدینە هەمووی خاکە پیرۆز ئەمەش ئەوڵا پیرۆزە زۆر ئاسایی زۆر ئاساییە لاقەتە ئەو کاتە وا بڵێ بەڵام نەک بڵێ مەکە لە فڵان شوێن پیرۆزترە وڵاوانیەکە بووتە کەعبە لە کوردستانی پیرۆزترە وەڵام بەلام و ئاسایی قەیچێکات و مافی خۆتە کەعبەیە و ئەی پەرستی و خواپەرستی و کەعبەکەی و خۆشەوێ لا پیرۆز ئاسایی بەڵام وڵای برا مەکە و سلێمانی و مەکە و مەدینە و میسر و قاهیرە و فڵان وڵای هەموو یەکویە وایە هەموو زەویەکان لەسەر ئاسی لەو کوتم پیرۆزی خۆی هەیە لەبەرەوەی کە ئینسانەکانی لەسەر ئەژی من لەسەر ئەمە ئیتر ناڕۆم بە هیچ جۆرێ ماوە تۆ قسە بە کچێک بڵێن بەڕاستی باوەشم ئەوەش تێ نەپەڕم کچێک ئەلەساس نازانم چیەکە دەمامیشی بەستووە بە کوڕێک ئەڵێ ئەوە کەرخانە لەکوێیە ببوون خۆشێ کەرخانە لە کەرخانە چی بۆشی وەڵێ ئەمە کتێبخانەیە ئەڵێ ببوورە کتێبخانە ئەڵێ باش نییە تۆ سێری چۆن کۆمەلگای ئێمەیان فاسی کردو خۆشەویستان من بەو کچەیە بۆ دادەی ئەڵم دادەگیان ئەڵێ کەرخانە لەکوێیە کەرخانە ڕێک ماڵی باوکت باشە دادەگیان کەرخانە ماڵی باوکت پشۆ دەرگاکەی خۆتان بدە ئەوە کەرخانەیە چونکە ئەگەر باوک و دایکت بەڕاستی ئەتواریان هەبووە ئەخلاقیان هەبووە تویان فێرە کرد کە بە ئەدەبی بە کتێبخانە نەڵی کەرخانە باشە ئەوە خۆکەری باوکی کەرە بنەماڵەکە کەرە بۆیە نەیتوانێت تۆ تەربیەت بە بڵێ دادەگیان بە سوحبەتیشەوە بە کتێبخانە نەڵی کەرخانە چونکە کە تۆ ئەڵەی کتێبخانە یعنی هەموو ئەو کۆمەڵگایی ئێمە کەرە وە گوێ درێژە باشە یعنی ئەوەی دەستی بر بۆ کتێب ئەوە کەرە مناڵێک کە ئەچێتە مەکتەب دەست بۆ کتێبە بە هەموو کە دەست بۆ کتێبە بە لەبەرەوە دادەگیان ئەگەر بۆ کەرخانەیە گەڕی بڕۆ بۆ ماڵی باوکت ئەوێ کەرخانی تەواوە بەڕاستی ئەوێ کەرخانی تەواوە لە ئاخر کۆتا قسەکانی منە خۆشەویستانی من تۆزێک لەسەر هەڤاڵ ئەبوبەکر قساکەم و دوای ئەوە ئەچمە سەر مەترەکەی پاڤێر ئینجا بخواتە ئەسپێن تەبەن هەڤاڵ ئەبوبەکر مەلا بەختیار کاتی خۆی پێیوت کۆنە بەعسیە و منیش ئەمزانی لە کاتی گۆڕان کە هەڤاڵ ئەبوبەکر بەعسی بووە بەڕاستی ئەمزانی کە بەعسی بووە بەڵام هەڤاڵ ئەبوبەکر بە برادەرێکە جوابی بووە ناردم لەو کاتەیە کە من دیفاعم لە گۆڕانە کرد وتی بە کاک ئارام بڵێن سڵاوی لە یەکەم تکایە ئەگەر پشتیوانیم نەکات دژایەتیم نەکا منیش نە پشتیوانیم کرد نە دژایەتیم کرد لەسەر تەکلیفی ئەو برادەرە بەڵام هەمومان دەزانین بەڕاستی کە هەڤاڵ ئەبوبەکر کۆنە بەعسیە جەیدەکە هەیە و شعری بۆ بازوفت وتووە و کۆنە بەعسیە و تەواو باش نییە مەلا بەختیاریش ئەوەی سەلماند ساڵە 2 ساڵ دوایەوە بە مەلا بەختیار وتەوە ئایا سەر هەمان قسە سووریتی من قسەی خۆم دووبارە ناکەم وێن ها قسەکەم ڕاستە باش نییە جا ئەم کۆنە بەعسیە کە ئەم هەڤاڵ ئەبوبەکرەیە خۆشەویستان کە لە دژایەتیکردنی یەکێتیەوە خەڵک دەنگی پێدا ئەمە دەرچوو کە ئێستا بینین باش نییە ژیان محەممەد یەکەیە لە ڕادیۆی دەنگی ئەمریکایە بابەتەکەم لە فەیسبووکا بینی خۆشەویستان کە بینیم ڕێک ئەبڵق بوو ماڵتان ئاوا بێ هەڤاڵ ئەبوبەکر پارێزگارە ئەم کچە پیرۆزبایی جەژنی لێ کردووە هی ساڵ و 2 ساڵ بە لە ئێستا هەموو نامەکانی کۆپی کرد لای خۆی دایناوە تۆسێری ئەمانە چەنە خەتەرن عەزیزانی من هەڤاڵ ئەبوبەکر تۆ ئەم نامانەی هەمووی لای خۆت کە بۆت ئەنێ لە پیرۆزبایی لێکە یان داوایەکی لێکە یان ئەڵێ با مقابلەیەکردنی ئەمانە بچی هەموو ئەمانە کۆپی بکەیت و لای خۆت و هەڵیان بگری لە دوایە بڕ هەڕەشەی پێ لێ بکەیت بڕێ من بڵاویەکەمەوە باشە ڕێک هەستاوە ئەم خاتونە ئەم ژیان محەممەدە چی نامی بۆ نووسیوە هەموو نامەکانی لای خۆی کۆپی کردو هەڤاڵ ئەبوبەکر لە دواییە هەڕەشەی لێ کردووە ئەڵێ وەڵا بڵاویەکەم و نامەکانت ئەمەیە ئەخلاقی هەڤاڵ ئەبوبەکر بزانە ئینسانی ئێمە چەند خەتەرناکە خۆشەویستان من بۆیە ڕەشبینم و زۆر تاقەتی لایویشم نەماوە کە ئەیبینم ئەم کۆمەڵگای ئێمە ئاوای لێ هاتووە لەسەر چیش لەسەرەوە ئەم کچە هەساوە تەلەفۆنی کردووە بۆ
ئەم کابرایە وەکو لە نامەکانە من خوێنمەوە لە فەیسبووکە داوای لێ کردووە ئەڵێ مەزاهرەیە کراوە کۆمەڵی خەڵک ژیراوە تۆ محافیزی سلێمانیت و مەسئولی ناحیە هینیت ئەمنی ئەو شارەی تۆ هەنە قسەمان بۆکە بەڵادیۆکە ئەڵێ لەسەر ئەوە زۆر قسە کراوە من قسە ناکەم بە شەتێکیش نتقی نەکردووە هەڤاڵ ئەبوو بەکر باشە هێشتا ئومێد خۆش ناو قسەی کردووە وەڵەو قسەکانی قسەی قۆڕە ئومێد خۆش ناو بەڵام ئەو قسەی کردووە بەڵام هەڤاڵ ئەبوو بەکر قسەی نەکردووە لەسەر ئەو مۆزوعە سەدان کەس ئازاد دراوە سوکاتی پێکراوە ئەو سەرۆکی هێزی ئەمنیە بەڵام یەک قسەی نەکردووە هەڤاڵ ئەبوو بەکر کەچی تۆ بی وەکو جاسووسێک نامەی خەڵک نامەی بۆ بنووسێ بچی نامەکان کۆپیکەی لای خۆت هەڵیگری وە دوایە شەڕی پێ بکەی لە بەرامبەر نارەکەتە ئەمە بی ئەخلاقیە بەڕاستی هەڤاڵ ئەبوو بەکر من هەتاوەکو ئەوەی لە فەیسبووکە ئەوەی ئەو ژیان محەمەد نبینی بەڕاستی هەڤاڵ نەمەزانی تۆ ئەوەندەی ئینسانێکی بێ حورمەتی بەڕاستی نەم ئەزانی ئەوە تۆ زۆر زمانوسی جا عەزیزان هەمیشە وتومە تو خوا داواتان لەکەم هەمیشە لە ئینسانی زمانلوس بترسن زمانلوس زۆر خەتەرناکە هەڤاڵ ئینسانێکی زمانلوسە زمانلوس لە هەموو شتێ خەتەرترە زمانلو کە زمانی لوز و بەدەوتە هەڵ بزانە ئەمە وەکو مال پێتەوایە بەڕاستی عەزیزان و خۆشەویستانی من جا هەڤاڵ زوکە زمانی لوسە زۆر خەتەرناکە من احترامیش مەگرت بەڕاستی بەڵام لە دوای ئەو نامانی ئەو ژیان محەممەدەوە کە بڵاو بووە کە هەستاوە هەڤاڵ ئەو بەکرد هەڕەشەی لە ژیان محەممەد کردووە کە بڵاوی ئەەکەمەوە نامەکانن لەو ساتەوە هەڤاڵ ئەبوو بەکرد لای من نرخی یەک چڵە پوشی نەماوە بەمانەوە بە هەموو جۆرە بەڕاستی وە دڵنیای شێکم هەڤاڵ ئەبوو بەکرد من هەمیشە دیفاعم لە ئازادی کردووە نامەکانم هەمووی خوێندۆتەوە لە فەیسبووکە بڵاو بووە لای خۆشم هەڵم گرتووە ئێستا نازانم ماوە یان نە ڕەنگە ژیان محەممەد لای بردبێەوە ئەوان من نازانم بەڵام من وەکو خۆم لەسەری ئەڕۆم وە بڕواتە بێ هەڤاڵ ئەبوو بەکر وازی لێ نایەنم وە دزیەکانت ئەوەی بنەماڵە و کەس و کارەکە هێناوەتە ناو محافزیەتەوە برات هێناوە چێ هێنەکە هەمووی بەلایوی تایبەت باسەکەم و ئەوەی ناشێ بەڕاستی پێتەکەم ئەو نێرمەوە بۆ هندستان لەوێ بڕێ بەس خەریکی مانگا بژاردن بی لە هندستانە یا خەریکی پۆلیس بژاردن وەکو لای خۆم پۆلیس نەبێ لەگەڵ ئەوانە ڕاستن بگری کارێکی پێکەم بەڕاستی اینجا عەزیزان ئەوە هاتینە لای ئەم مۆزوعە کۆتایی پێات لەسەر کۆتا قسە لەسەر هینکەمەوە دووبارەکەمەوە لەسەر پاڤڵ تاڵەبانی بەڕاستی سەرکردایەتی یەکێتی کادران و ئەندامانی یەکێتی وەکو لە سەتای قسەکان وتم ئێوە سەردەمانێ بووە شەڕی ئێران و عێراق و هەمووی بەرەجتان کردووە پافڵ چییە کاکە بۆشتی تێڵمان بیخەنەوەەوە کاکە سەرواوێ لە مێشکیانیە کاکە عەقڵی نییە کاکە ئیحترام نازانێ کاکە سەرسەریە کاکە ئەخلاقی کۆمەڵایەتی نییە ئەخلاقی سیاسی نییە ئەخلاقی دینی نییە کاکە ئەم کابرای وجدانی نییە شەرەفی نییە کەرامەتی نییە هیچ شتێکی نییە ئەم کابرایە کاکە فڕی بە دنیاوە نییە بەڕاستی ئەمە چی ئێوە هێناتەنە بۆ دزی و فەزی هەموو مانگێ 40 ملیۆن دلار ئەخاتە گیرفانی هینی هەموو سنوورەکان بە دەرمانە هێنێ تلیاگە هێنێ فڵان فیسارە هێنێ ڕۆژانە بەدەیان گەڵابە لە ئێرانەوەی گڵی تایە کەس نازانێت ژێرەکەی ژێر ئەم گڵە چییە خۆشەویستە باش نییە دنیاکە بە تلیاخۆ و دەرمان خۆر هەمووی ئەم پاڤڵەشێتەی هێنێ کاکەژێر لە مەزەکانەوە کاتێکیش ئاوا قساکە بۆ خۆتان شەرمە کاکە پەلاماری بن چواشەقی کەون خوێڕی واچێ کاکەژیان بەڕاستی پاڤڵ هەر پیاو نییە ئەسڵ کاکە پاڤڵ چی ئێوە دانیشتن گوێی لێگرن و حسابی لەسەرەکەن بەڕێزان جا لەبەرەوە ئەو پۆساڵانەی کە وەکو دەموچاوی خۆی لە پۆساڵە چێ هەموو یەکێتەکان کۆبوونەوە پۆساڵەکە لە پێی دەربێن ڕێک بیکەن بەدەمیا بڵێن تۆ شایانی ئەوە نیت بەڕاستی کە دابنیشیت سەرۆکیەکێکی بیت و بە زۆر بەبێ کۆنگرە بەبێ هەڵبژاردن تۆ شایانی ئەوە نی بەڕاستی ئەبێ ئاوا ڕسوایکەن پاڤڵی جەلال تاڵەبانی پاڤڵ پۆستاڵ شەو شەوگاتان خۆش بێ تا جارێکی دیگەمەوە خزمەتان بە دیدارتان شاد دەبمەوە سپاسانەکەم و بۆ هەموو ئەو مسلمانە بەڕێزانیش کە لە ژوورەکە میوان بوون لای من ئێوە هەمووتان مسلمانە محتەرەمەکان مسلمانە شەریفەکان خواپەرستە شەریفەکان ئەتان خەمە سەر مسەر چاوم و هیچ ڕوم لە ئێوە نییە لە ئەوڵۆ جیام کردەوە من ڕوم لە سێ چوار ناوە مەلا خۆراسانی و مەلا لەتیف و مەلا نازانم عەبدول فڵان فیسار ئەم بابەتانە ڕوم لەوانە بووە قسەکانیشم دقیقە تەواو گوێنیشم پێمەدەن بە جوێندان من بێدەنگ نابم شەو شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ عەزیزانی ئارام ئەحمەد بەخێر